سڵاوتان لەبێت لە بازاری دراوەکە یاخود دۆلارەکەی شاری سلێمانی کشمانێکی زۆر هاوڵاتی بە مەبەستی کڕینی زێڕوزی و کانزاکان بۆ ئەوەی کە قازانجێک بکەن ماوەی 2 هەفتەی ڕوویان لە بازارەکە کردووە بۆ هۆیەوە بەداخەوە ژمارەیەکی زۆریان زیامن بوون هەیانە کە ماڵی خۆی فرۆشتووە زەوی فرۆشتووە سیارەی کڕیوە بەڵام ئێستا بە زیان لی دەرچووەوە هەشیانە کە هیچ پارەی نەبووە چووە لە پێشانگاکان سیاری بە قیسڕا کێشا و لە لایەکی ترەوە بە نەقدی فرۆشتێتەوە بە نرخێکی کەمتر و پارەکەی هێنا و توێتی لێرە کەمە زێر وزی و کانزا و دوایی خێرەکەی هەم دەفعی پارەی سیارەکەکەم و هەم قازانجی کشەکەم هەم لێش و زەرری کردو هەم لێرەش و زەرری کردو دەیانی دیکە زەرریان کردو ئێمە لەم بەرنامە ئاماژوانەوەی کە تۆی بینەر زیاتر هۆشیار بکەینەوە لەوەی کە مامەڵەیە نەکەن کە شارزاییان نەبوو و دوای هاش و هوشی هەندێک گروپ و گروپی ئابووری نەکەون کە دەڵێن فڵان کارزانەکەی ئەو نێ ڕاستە خۆ بێن بیکڕن دوایی لە خلایی 4 ساعتە 20 وەرەقەی لێبێتەوە لەگەڵماندا بن چیرۆکە جیاوازەکان بۆ ئێوە دەخێنە ڕوو. خۆی هەموو کاسپێک تەجروبەیە تەجروبێ بکەیتە باشتریان کە ڕۆیتە ناویوە تۆزیە پرسوڕا بکە بە هەر یەکێک لەوە پێش تەجروبەیە گۆرگی لەوانەیە کە پێش و کردویانە بە هەر شێوەک هەبێت ئەمەش کە ئیسا بەنسبەت کە ئیسا ڕوویاوە ئەم دابەزونە بەرزبوونەوە هەیە مانگی 11 ژەم بەرزبوون دابەزرەی کرد بەس ئەوەی ئەوانەی کە یەکدان و دوودان و سێدانیان هەیە چونکە ئەترسن لە پارەکان کەمتر بێت و یەنە بازار فرۆشت و زوو بازارەکە دابەزێن ئەنا ئەوانەی کە تەجروبەیان هەیە دایانێ بەخوایان هەڵێگرن ئەو ڕێت و هەر یەکەوە مایەکە خۆی دوایە فرۆشتن هەندێک کەسێ شارەزاییان نییە هەر ئەوەیە بیستویان وێستا لە خۆیان یان زێڕەکردن زیوەکردن ئەمە غەڵەت نییە وەڵڵای ئەوە باش نییە من ناڵێم ئەلبێ پرسوڕاو هەبێ شارزایەکەش ئەگەر شارزاییش نەبێ گوناح بڕێتە شتێکەوە کە شارزایی چونکە تووشی داڕمان نەبی دۆستی هەیە ناسراو هەیە لێرە کە تووشی زیان بوو بێ بەداخەوە بە بۆنێ ئەم بابڵەوە بەنسبەتیەوە خۆ بەیانی کەس ئەناسیت لێرە دۆستێک ناسراوێک لێرە تووشی و وەڵڵای لێرە نەوەڵا چونکە ئەووا جارجاری هەبوو سەردانەکەی ئەم ڕووداوانە ڕووەدا زووزوانیە ڕوویدا مانگی 10 و 11 بۆ تۆ لە ئاڵتون و زیوا دابەزینێکی کرد ئەو کاتە دەور دەبەرز بوویەوە بەزی ترمە ئەم دابەزین و بەرزبوونەوە هەریە بەز ئەوەکەوێت سەر تەحملی ئەو ئینسانی کە ئیکار و کاسبەکەیەکە زیاتر مامەڵە بەهای دینار و دۆلارەوە کە یان هەر بە ئاڵتون و زیویشەوە وەڵڵای مدەتێکی کەم لەم کاسپیا منیش لە مانگی تقریبا دەوە لەم کاسبێ نەخوا بەزاوی تا ئێستا لەم زەرەرم نەکردێت ناتەن وانی کە بەڕاستی بێ حکوومەتی سعودیەکی بازار بکان نێڵێ کە هەندێک خەڵک هەلپەرست ئەم بابەتە بکۆزنەوە وەزەر و زیان لە خەڵک بن ئێستا خەڵکەیە بەدایبەتی لە بازاری فۆڕێکسا باڕێن 230 دەفتەر زیان کردووە لەما دووبارە ئەم مەسەلەینا هەیەڵێ بڕێکی کەمیشم کردو بەڵام 35 وەرەقە زەرم کردو بەلایانی کەمەوە دوێنێ قسەیان بۆ پەیام کرد یانی خەڵکی ترەیە ڕقەمی گەورەترە لە چەند دەفتەر باسەکە حەقنی حکومە چاودێرێکی دۆخەکە بکە بەوخوا قەناعەت نییە و چاودێری لە هیچ لایەنێکەوە بکرێت چونکە ئەمە کاسبێ کابرا لێرە چاودێرێکی ڕوا لە لایەکی تری کرێت لە ژێرۆی کرد شتێ هەموو شتێک شاراوە بوو لای خەڵک هینترە خۆشەویستتر و بەرغبترە و بەرژمن و زیاترێکە ئەوە قەت بڕوانە کەس بتوانێت ئەو چاودێرێ حکومت بڕوان ناکەم بتوانین بیکە مەگەر لە حدودەکان ئەو نێڵە داغڵ بێت هەندێک کەس هەیە بە نرخی گران زیوی کڕی و مانگی 6 بەدەستێکا مانگی حەوت کەچیستا زیوەکەت نرخەکەی دابەسی ئەوە زۆر ئەوە غەڵەتە ئەوە ویلایەتی لە شریعەتی ئیسلامە ئەو زیو ئاڵتون دەست بەدەستە ئەو دەست بەدەستە نەبێ ئەو تووشێ و زەرەرێ بێت ئەوە هەوایە ئەوە هەر لە شەری شازم دروست نییە زۆر زەرێکی زۆرەکە لەوە وەڵای هیوادارم هیچ کەسە خەریکی ئەم بەزمە نەبێ ئەم بەزمە هەموو خەڵک زەرەی تیا کرد یەکێن یە قازانجیا کرد بێ تێگەیشی بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئەمە تەماحوا لەو کەسەکە کە هەموو جازەکە هەمووی تەماحە هەمووی ئەوەی خەڵکی لە وەختی خۆی بەدەوە ڕقە بووە ئێستا چووە 50 وەرەقەی خەڵکەوە پەلاماریەوە لە 4 یا پەلاماریەوە بیکڕێت بەس ئێستا دابەزیوە کۆمەڵی خەڵکی داما و زەرەی کردووە و کۆمەڵێکیش قازانجی کردووە لە ئەوەڵەوە ئەم کەرستانە یان کانزایانی کە کڕیان ئاڵتونە یان زیوە هیوا هەیە ئێستا پاریدا و مانگی 6 بەدەستێکا لە کاتێکا نرخەکەی دابڕێت وەڵای ئەوە هیچ کەسابەتێک نییە وە کەسابەتە من بە حەرامی زادم
خۆی ئەم شتەکە بە دەستەوە بێت بیتە دەست کابرا ئەوە حەڵاڵترە وەکو لەوەی تۆ چاوەڕوانێکی دووپارەی بە کابراش وەختێکە بۆ دیاریکە خۆی زانەیە گاریان ناگات. جەناب دۆستێک ناسناوێکتەی لێرە کە زیانی کردبێ؟ وەڵی جا دۆست و داسیا و هەموو یاریان کردووە بەزیتر بڵێم چییە؟ زۆر خۆیان دەرناکەم بڵێن. لە قوربان ئەمە بەڕێژی چەند کڕا مەسەلەن هەیە چەندی کڕیوە و وردەکاری ئەم زیانە چۆنە؟ وەڵی هەیە کابرا بەقاڵە هاتووە لێرە خاڵبێکی کڕیوە بە 40 وەرەقە بە 40 وەرەقە ئێستای فرۆشێتەوە بە 35 وەرەقە یعنی چەنە زەرەی کردووە کابرا هەیە حەماڵە هاتووە کڕیوێتی ئیتی عنی شتێکە بووە بە وەکو لیرە سووریەکەی لێ هاتووە لیرە سووریەکە چوە 700,000 و دوای ئێساوە بە 120,000 110,000 یعنی ئەو خەڵکات هەمووی تووشی زەرەر بووە و هیوادارم خەڵک ئاگای لە خۆی بێت و شیار بێت و جەنابەت وەکو لاوێت کە تەمەن تقریبان 25 بۆ 30 ساڵە بێت هاتوویتە تا بازاری دراوەکەی بازاری دۆلارەکەی شاری سلێمانی لە ماوەی ڕابردوودا بە مەزەندەی 2 دەفتەرونی و بەسمانە بازارەکەی کانزا و زیوت کڕیوە پێمان بڵێ ئێستاکێ چەندەکە ئەو پارەی ئەو شمەکانی تۆ ئەو کارزای ئێستا ئەو پارەی من تقریبی 170 گەڵاکە لە خلافی 24 بۆ 48 ساعتە من خەڵکە زانم چووە لە مارە زاوەنەوشەی هێناوە بە قەرزی 2 مانگ 70 گەڵا زیاتریاوە دەست بەجێ کە فرۆشتوێتی و 70 گەڵای زەرەر کردووە هاتووە لێرە یاوێتی بە زیوەکەی پێکڕیوە بە 50 گەڵا 50 گەڵا 52 گەڵا پارەی وەنەوشەکە 6 دەفتەر دۆلاریاوە بە زیو ئێستا زیوەکەش تقریبی 4 دەفتەری بۆ گرێتەوە لەوە 2 دەفتەر زەرەرەکە تقریبی هەمین نزیکەی 3 دەفتەرێ زەرەرەکە یعنی خەڵکی وا هەیە هاتووە خانووی فرۆشتووە سیاری فرۆشتووە ئەنواعشتی هەڕاج کردووە عەرزە و خانوو هەموو شتێکیان هەڕاج کردووە هێناویان یاوێنە بە زیو یە بەسەر چیرۆکەکەی جەنابەت پێم بڵێ چۆن بوو بڕیارەدا کێ هاتی چەند ڕۆژ لەمەوە بەرکڕیت چیت کڕی چۆن کڕیت وەتەمای چەند بووی خێرکە وەگەیشتی بەچی ڕاستی خەڵکێکی زۆر هادەیان کڕیان و ئەڕوا بۆ 70 گەڵا تر ئێمەش ئیشێکیوانە بوو وتمانەگەر ئەو زیوە مادەم ئەوەنە باشە برادەروشتیشم هەبوو پیان وتم وتیاوەرە بیکڕە منیش هاتم زیوەکەم کڕی ئیتر قسمەتی خواوە بوو زیوەکە داشکان هاڕێ کردم و خەڵکی زۆریش ماڵوێران بوو ئێستا بە مەزەندەی چەند زیانە کردو ئێستا من تقریبی 80 گەڵا وەتەمای بشی فرۆشتۆ بەتەمانی مەتاوەکو نەگاتە ساری خۆی ڕاچرۆشی ناکەم چونکە لەبەروی ئەمە بۆرسی ئەمە عالەمیە یەک تۆز مناڵم تەحملتان لەسەری هەبێ بۆ دوورمەوەدا تقریبی 15 ئیشەڵا هەمیاتەوە بە ساری خۆی هەڕاجی مەکەن ئەمڕۆ بۆ هاتوویت وەڵای ئەمڕۆ هاتوو سارێکی بازارەکە بزان بەرز بۆ تۆ دوێنێ ئەم کاتە بە 32 گەڵا مەعاملی پێواکرا ئێستا بە 30 گەڵایە بەرز بۆ شتێ بەرز بۆتەوە ئەیش بۆرسە داخراوە ئەم شۆ ساعەیەک بۆرسە ئاکرێتەوە شەمە یەک شەمە بۆرسە داخرێ شەوی یەکشەمە لەسەر دووشەمە ساعەیەک ئەکرێتەوە تاوەکو هەفتەی داهاتوو بۆ واتە جەناب لە خێرەوە ئێستا لەسەرەوەڵی بەشکم خوا بکە مایەکەی خۆی دەرکەمەوە مایەکەی خۆم دەرکەمەوە هەر کەمێکیش زێرەکەم شکونم پێی پەیامت چییە بۆ هاوتەمەنەکانی خۆ بۆ گەنجان بۆ چین توێژەکان کە بەڕاستی زۆر خۆیان لەم بابەتانە نەدەن ئەگەر زۆر شارزاییانە بەڕاستی ئەم شتانە یەک ئەگەر ڕاستت بوێ هیچ ئەقلێکی تیانە لەبەر ئەگەر ئەقلی تیا بووایە خەڵک نەئەهات بە 52 پەلاماری بە ئەمەی ئەیکرم و جازەفەیەکە ئیکا و خۆشانسی خۆتە بەس هەتا ئەتوانن ئیشی خۆت نەبوو خۆی لێ بە دوور بگرە ئەشی کڕی ئەبێ بە دوورمەودا دانی بۆی بی بە ئیسفادە نەوەک بیکڕی بە 2 ڕۆژ بیفرۆشتەوە بڵی زەرەرەکەم ئەبێ دانی ئیشەڵا بۆ ماوەیەک تا هیچ بەخێر ینی باسی کرد و خەڵکی سیاری بەرزی فرۆشتووە بە زەرەر بە 70 گەڵا زەرەر پارەکەی پای 6 دەفتەر بۆ ئاوردوێتی شتی پێکردوە ئێساکە 2 دەفتەریش لەو زەرەر 70 وەرەقەش لە سیارەکە زەرەر واتە 270 وەرەقە زەرەر بە موعید دێناوێتی موعیدی بۆ نمونە 20 مانگی داهاتوە 20 مانگ داهاتوو پارەی وەنەوشەکە بەرێ زیوەکەش بفرۆشێ ئێستا زیوەکە 2 دەفتەر و نیو زەرەرەکە لەوەش 70 وەرەقەیەکی ڕات هیوەنەوشەکە کە دەری کردووە بە قەرزێناوێتی بۆ 2 مانگ یعنی تقریبی 3 بۆ 320 گەڵا ئەم یعنی ئەو سیارەشی خۆی نەبووە سیاری خۆی نەبوو پارەی پێ نەبوو چۆ بە قەرز دەری کردووە لە مەعرز بۆ ئەوەی بیێنێ زیوی پێ بکڕێ هەر دەست بە جێوەنەوشەکەی کە بە قەرزی 2 مانگ کڕێ فرۆشتوێتیەوە بە 70 گەڵا زەرەر هێناوێتی لێرە یاوێتی بە زیو زیوەکەش 52 پیاوە ئێستا 38 وڵایتم منەڵم وەک مەعاملەشێکی نوریای ماڵی خۆتان من یعنی پێویست ناکات تەماح ئەوە نایەنێ ئێستا تۆ ئەگەر بۆ نمونە پەشیمانی من بەڵێ بەس پەشیمانم لۆی کە گران کڕیمە پەشیمان نیم لۆی کە کڕیمە چونکە دڵنیام ئیشەڵا بەرزە بێتەوە بەڵام ئەگەر زووتر نەم کڕیا ئێستا بم کڕای زۆر باشتر بوو بەڵام ئیشەڵا بۆ دوورمەوەدا دڵنیام ئەچێتەوە ساری خۆی زیاتریش ئاڵتۆن و زیویش دوکانی ئاڵگۆڕی دراوە بەڵێ بڵێ ئەمە لە کێوە دەسی پێکردم ڕوودا و ئەم هەفتەیە 2 هەفتەیە زۆر لە بازارڕا باویەیە
خەڵکی کڕێەوەی فرۆشێ بەس خەڵک ڕاستی زەرەر زۆرەکە باجەکەی قورسە وەڵای خەڵک لە تا 55 ڕۆی ئیسە 37 ئێستا 37 یعنی بەڕاستی خەڵکەکە زۆر زەرەرەکە لێ خەڵکەیە سیارەی فرۆشە خەڵکەی ماڵی فرۆشە خەڵکەیە مڵکی فرۆشتووە هاتووە دایەتی بەمە ئەوەتە ئێستش زەرەرەکە جنابی شتێک نەکرێت لەو وەڵای من ئیشم کردەوە خۆم زەرەرم لێ کردو زەرەر کردووە لە بازار شەکەم ڕاشکاوانەکە باسیکەین زیوت کڕیوە کانزار کڕیوە چیت وەڵای منش زیوم کڕێەوە مەڕمەڕە بەڵێ بەڵێ بە چەند کڕیت و با بڵێ ئێستا چەندەکە وەڵای من بە 43 کڕمیان بە ئیسە 37 چاوەڕقەیەک بەڵێ پێیان چییە بۆ خەڵک بەڕاستی وەکۆ لە تەماحوایان لێ حاڵەتەکەیەتی ئەو هەر ئاینی لیرە سووریەکە چیا کرد لەو خەڵکە ئەمیش ئاوە یعنی هەر کەسێتی سیرکە بەس خەڵکی دەرۆ زەرەرەکە لێوتەوە بەس خەڵکی دەرۆ زەرەرەکە لێوتەوە بەبەستەوەی خەڵکی بازارەکە نیە و شارزانی بازارەکەش عام لە زەرەرایە هەمووی پێێتی خەڵک زەرەرەکە هەیە ئێستا پاری دابێ بۆ مانگ شش زیوی بەدەست بگاو نرخی گرای ئەوانە هەیە ئەوانە بەڵێ بڵێ ئەوانە شەیە زۆرێ ئێستا ئەم قەرە باڵخی زیاتر بۆچی ئەمە ئێرە زی و مەڕمەڕەیە ئەشیکردنەوەشی فرۆشن ئێستا شەیە خەڵگەر بیکڕێ ئەی چۆنەوە نییە خەڵک چۆن چەند خەڵکی لێ هەمووی ئەیکڕێەوەی فرۆشێ بەڵام خەڵک زەرەرەکە دەست خۆش بێ لە خزمەتە باشە داواکاری چێ لە گەنجان لە هاوتەمەنەکانی خۆلشی جێژەکە خوای نەخەنە ئەم بازارە بۆ خەڵکی دەرەوە ناشێ خەڵکی ناو بازارەکەی کرێ و ئەیدا بە زەرەر ئێوارە ئەڕواتەوە بەڵام خەڵکەکەی دەرەوە ئەبێ بەملی ئاوایە زانیاریمان پێبێ لەسەر ئەم بابەتە چۆنە و ئەم مامەڵەیە چۆن دەکرێت بۆ دواتیش خۆشۆ بەشداری کردووە لە بازارەکەدا بە سەرەتا ئەگەر باسێک لە ئەم بابەتە بکەین چۆن سەری هەڵداوە خەڵک چۆن دەستی پێکردو لە چیەوە دەستی کردووە بە کڕینی کانزاکان ئایا کانزا کرێ زێڕە کرێ زیوە کرێ و ئەم زەرەرە بۆشی ئاوا هەڵاینەوە وڵی لە ڕاستیە ئەم زەرەرە خەڵکانێکی زۆر زیان کڕی بوو لە سعرێکی 45 گەڵا 46 گەڵا و 50 گەڵا بەس من هەب لەو قەنەعەتە هیچ کەسێک زیوەکەی خۆی بە خەسار نەفرۆشێ دڵنیایانەکەمەوە 100 ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە ئەو زیۆ ئەگەڕێتەوە بۆ سعرەکەی جارانی خۆی و بە قانجاز شای فرۆشن ئەو دابەزینە بۆچی ئەم بۆ ڕاستکردنەوەی بۆرسەکانە هەموو بەرزبوونەوەیەک دابەزینێک بە خۆی ئەبینێتەوە دڵنیا بە نامێنێتە بەم سارێ جەناب بە چەند چیت کڕیەوە بە بەزەندەی چەند شتێک ئەو کەرستانە کرد زیو ئێمە لە هەموو سارێکە کڕیمانە ئەکرێ باسێکی خۆتم بۆ بکەیت کە چیت کڕی کڕیمانە و ترشمان لێ نییە ترشیشانی نییە باشە چەندێک فەرقی هەیە ئەگەر بە خەمڵانە پێم بڵێ ئێستا لەگەڵ کاری جناب نییە تۆ بازار ئێستا دوێنێ ئەو دوای قەرارەکە کەوا دابەزینە کرد ئەلەم بازارە لای خۆمانە زی مەرمارە بە 30 گەڵا فرۆشرا کەچی دوای 2 ساعت 3 ساعت بوو بە 37 گەڵا باشە یعنی ئەمە بازار بەرز و نزمی خۆیەکات دڵنیاش بنەوە کە کەس خەسار ناکە ئینشاءڵڵا بەس سەبری هەبێت پێشنیاری چێ بۆ کەسانی کە هیچ شارەزاییان نیە لە خوای لەگەڵ لە بازارەکە قەت لەگەڵەوە نیم ئیشێ شارەزای لێ نەبوو نەکەی باش هەیە شارەزایی نەبوو بێت واتە زۆر سەتانەوەی شارەزای لێ نیە سەتانەوەی شارەزای لێ نیە بەس تەماحەکە وای لێ کردووە بەزەبێت هەیە داوای با بڵێن کانزای کردبێ داوای زیوی کردبێ 6 مانگیتە بەدەستی بگایستا پارەکەی دابێ و کەچی نرخەکەش دابەزی ئەوش هەرها لە خەسارە زۆر تاجر هەیە ئەوانە نایفرۆشن یعنی زۆر زیوێکی زۆریان کڕیە لە بازارەکە لە دووبەیە ئینوای لە دووبەی کڕێ دیجارێت 4 مانگتری هەڵاگێتە دەستیەوە ئەو شارها لە خەسارە بەڵام ئەگەر پێش فرۆشی کردی ئەوە جیاوازە نازان جەنابەت کڕیوتە بەڵام ترسنیە لە ئیشەڵا چێتەوە مایەقی خۆی و قازان ئینشاءڵڵا پشت بەخوا کەی کانزا و زێر و زیو کڕیەوە و ئێستا چەندە والله ئەوڵ کڕیم ئەوڵ خێری باشی کرد ئەوڵ خێری باشی کرد استفادەی باشم لێگر لە دوایە کەوتمە زەرەرەوە تقریبا 4 دەفتەرون لە زەرەرا 4 دەفتەرونی لە وڵا 4 دەفتەرون لە زەرەرا 4 دەفتەر قازان چ کردبوو تا گوێ بەمەنە وڵا پێش 65 وەرەقە ئیسفادەم کرد سە لە 4 دەفتەر بەرەو سەر و لە زەرەرا چەندێ شتەکان کڕیوە یا فرۆشتی شتەوە وڵی شتەکانم ماڵەکانم ماوە لە زەرەرا نەفرۆشەوە ڕۆژە خەریکێ میشی وڵی هەر لە مناڵۆی لەم خانەکەیان لە بازاری دراوە لە منال بلیۆ لەم ناوەیان
ڕۆژێ بە دڵخۆشیە ڕۆیت ڕۆژێکیش بە خەفەت ڕۆژە بە ئیفلاسی ڕۆیتەوە تمەنەکەش وای لێگردین بەخوا تمەنەکەش 4 دەفتەرمان تێنا ئەنێکی هەرچی بێتان بازارڕۆ یا ئیشکا لەم بازارە شارەزانە بێ بە ئیفلاسی بڕاتەوە بڵێ نەمە قومارە 6 جار قومارە ئەوەی بێ بۆ ئێرە ئەوەی بێ بۆ ئێرایش هێم زیوە بکات ئەبێ بڵێ عاجعاسێ بێ بڵێ گەمژە تاو دەستی خۆش بێ بە کورتی چ پامێکی بۆوانی کە شارەزاییانێ و تا جەناب و کوڕی بازارەکەی لەی زەرم شارەزایانی نێنە بازارەوە بە ڕێبواریشتا مۆزعوا بێ زەلامێ سیارەی داناوە زەلامێ خانووی داناوە ماڵی وەرگردووە جەناب و خواستە ناچار نەبووی شت بفرۆشی نا لەخوا بەزی ئەم پارەی خۆمە بەزەوەی کە شتی داناوە خەڵک قوتابۆی خانووی داناوە خەڵک سیارەی داناوە خەڵک باخی داناوە ماڵی وەرگردووە ئەو گوناحە دەستی خۆش بێت دەستەکەم دڵە پڕە ناوەڵی در ئەمە بەزنی خۆمان سەلامەتین وانە الحەمدولله تەماخوا بکە غەڵەتێکی وا بکەیت وە لەسەر و ماڵی خۆی تیابێت ئەزان چۆن بەرەزم خەڵک ڕاستەکەی زۆری بێ ئیشە تا شوێنەوە دەرفەتێکە بێ وێشتێک پیا بکات بز خەڵکێکیش پێشتر ئیشیان کردووە ئەم زیویان کڕیوە ینی قال بێ بیدایەت توانم بڵێم پارەم کاتە بە 10 وەرەقە و 12 وەرەقە بوو تاوەکو 54 ڕۆیشت ئێستا حالیان لە دوێنەوەدا بەزیوە واتۆتە دەستیویەک و دەست پێکردوت ئێستا حالیان 47 قالبێ 37 و 38 37 و 38 بەڵێ 38 بەڵێ 38 ئەم دقەیە ئاوایەتێت بۆ نمونە خەڵکانێک هەیە 2 کیلۆی پێ کە ڕێپارێ ئایا هێناوێت و شوێنێناوێتی ناسانم بەخوا نییە بەڕاستی ئەمە ئەبێ ئەو کەسانە ئیشی تاکەن کە شارەزاییانێ نەوەکو ئەرخۆ ڕاستان کۆمان پێ ناو ئیشەکە و زەرێ بکەیت وەڵای کەش ئەمە شارەزاییتیان لێ کابراکە شارەزایی بێ لەگەڵ بۆ ساڕوات یعنی زۆر لەسەری بۆسەکەەوە خەڵک کڕوێتی ئێستا هەمان شتە ینی بۆرسەکەی بۆ نەخوارد 30 کە ویسە بە 37 و 38 ئاڵتونێک لیسان زیوەکە شاتون لەسەر ئارە وەڵڵا هەشە کە پاری داوە مانگی 6 زیوەکەی بەدەستگا هێشتا نرخی زیوەکە دابەزیوە بەڵێ بزۆ دابەزیوە ئێستا زیوەکە دابەزیوە بۆرسەکەی زۆر دابەزیوە ئێستا تقریبا ناتوانم بڵێن 15 وەرەقە لەسەری بۆرسەکەەوە خەڵکی کرد لەم بازارە ئەم دقەیە ئەوە کە منیشمەوە نەبێبانەیکەم یەکەم بەڕاستی ئەمە زەربایە لە ئابووری عێراق زەربایە لە هەموو وڵاتانی هەرێمی کوردستان و عێراقیش لەبەرچی ئێمە دوو وڵاتەیە یەکیان مەرمەرە دروستەکات یەکیشان پاڵم دروستەکات هەردووکیشان یەکیان لە دووبەیە یەکیشان لە تورکایە ئەم دوو معاملە کولفەی معاملەکەیان 100 ملیۆن دلار نەبووە ئێستا بە تریلیۆن دلاریان دەسەکەوێت ئەمەی خەنە وڵاتەکەیان وڵاتێکی عێراق ئابووری عێراق پێ زەعیفە بێت لەبەر ئەوەی پارە لەژێر دەستی هاوڵاتیە بێ باشترێکە لەوەی بچێتە دەروی ئەو وڵاتانە ئەمەیەکێ لەو خاڵانە خاڵی دومیانەوەی بەڕاستی خەڵکێکی فەقیرە نازانێ ڕێی پەیچەکانەوانێ پەیچەکان بڵاوەکانەوانێ شەوانی وایە ئەڵێ بە 50 لاتە بە 45 لاتە بانی کابرایە نازانێت چوزانێت ئەوش پەلاماریا وەکو ئەو شێوازی ئەو تەعاملەکات بەڕاستی من داوام لە حکومەتی هەرێمی کوردستانی لەم کەناڵەوە بەڕاستی ئەڵێم هەر نەبێت چەند کۆمپانیایەکی دانرێت لە ڕێی یاساوانێ بە ئەو کۆمپانیا تەعاملکەن لەبەر ئەو کۆمپانیا تۆزانی لە کێو کڕی و لە کێو نەکڕیوە بەڕاستی بۆ شێوازە نابێ خەڵک لەسەر جادە تەعامل کات یعنی بەڕاستی ئەمە شێوازێکی زۆر خراپە شێوازێکی ناشرینە ئەگەر یەکێ بێت تەسووریەکمان بکات بینێرێتە وڵاتان بۆ ئێشایشتە ئێمە خراپە یعنی ئەمە لە ڕێی یاساوە ڕۆین لە ڕێی قانونە ڕۆین ئەو کۆمپانیانە بە سەدان و دەیان ملیۆن دلاریان دەستکەوت لە ئابووری عێراق ئابووری عێراق سستە بێ بۆ حسابە ئەزانی بۆ ئەو پارێ بمێنێتەوە لەناو وڵاتی عێراقە باشترێکە یا بچێتە دەرەوەی وڵات جنابەت نمونەت لایەکە خەڵک زەرەرگی زۆری کرد بێ بڕێ من ئاگادارم کە باسم کردووە لەلاتان خەڵکی خانوویەکی فرۆشتووە یاویتی بە 6 دەفتەر ئێستا 2 دەفتەری بۆ ناکاتەوە پارەکەی بیاتەوە بە خانوویەکی تر چۆتە کرێت چیوانێ بەڕاستی وەکو لیرە سوورەکان یەک لیرە سوورەکان هێنا 740,000 750,000 ئەوە بۆ خەڵکێکی زۆر خەفەقیر وەزار زەرەری کرد بەس من داوام لە هەموو کەسێکەیە بەڕاستی لەم کەناڵەوانێ کە منیشم ئەو شتە نەبێبانەیکەم تەعاملی سیارە بکە تەعاملی مەعرەز بکە تەعاملی خانوو بکە تەعاملی پارەی تر بکە بەس تۆ زیو ئایا دوو مەعمەل ڕبحەکەی بەرێ و تۆ باجەکەی بیت نابێت بەڕاستی بەعزێکی شێ لە بەعزە کەناڵێکە بڵاویەکەنوانێ ئیمڕۆ زیوە چێ بۆ دەفتەرێ ئەچێ بۆ 2 دەفتەر بەڕاستی ئەوە نایاساییە من داوام لەو هاوڵاتیان هەیە شتە خراپانە بڵاو نەکەنەوە لەبەری خەڵک شێوازی تێک نەچێ خەڵک شێوازی نەشێوێت ماوەی ڕابردوودا ئەوەی کە تێبینیت کرده بێ وەکو باسەکەی لە لیرەکان کێشە هەبوو ئەوە لە بابەتی فۆڕێکسەکەش بازای فۆڕێکسەکەش دووبارە بابەتێکی تر بەڕاستی نابێ خەڵک دەرزوەر بگرێت وڵی خەڵک دەستوەرکردنەکەی چییە ئەمڕۆ هەمووی چاو تەماحێکی زۆرەوە نا پەیوەندی بە دووشتەوەیە یەکەمیانەوەیان بەڕاستی پێیجەکان کە بڵێیانکەن بە شەو لە ڕێی فەیسبووکەوانێ خەڵکێکی زۆر ڕاکێشن لە ناو بازاڕەوانێ
خەڵکەکە ڕاکێشنەوە بازاڕوانێ بەڕاستی خەڵکەکە چاو لەوێ کات ئەڵێ بۆ بە 45 جوانی بێ بە 55 خەڵکێکی شێ دیعایاکە ئەڵێ بێ بە دەفتەرێک ئەبێ بە حەفتا وەرەقە کابرا تموحی ئەوەی لێیە ئەڵێ باشە منەوە پاری کە پێم بە 35 وەرەقە بیکڕم بێ بە حەفتا وەرەقە 35 وەرەقە خێرەکەم بۆ ئەوی شەیتر بکەم بۆ نەچمە میشە بکەن یعنی بەڕاستی من نامەیە بەڕاستی سەر لە هاوڵاتی بشێوێنی هاوڵاتی فەقیرە یەکێک لەم بازاڕاگە 100,000 دەستکەوێت بە ساڵێکی دەستی ناکەوێ بەڕاستی بەو شێوازە نابێ من داوام لە هەموو هاوڵاتیەکەیە شتی خراپ بڵاو نەکەنەوە لە کەناڵەکانە بەڕاستی کەناڵی ئەعلانی بڵاو نەکەن و بە خراپی بەرامبەر خەڵک یعنی بەڕاستی خەڵکێکە هیچ شتێک نازانێ ئابووری نازانێ ئەڵێم ئەم زیوا چێتە دەفتەرێک ئاخر تۆ بەچی ئازانێت چێت دەفتەرێک نابێ ئەو هاستە بکەیت. لە زەرەرەمە نایفرش باشە چیت کردووە زێڕ کردووە مەرمەڕم کردووە بە چەند کردووە؟ وڵا بە 48 نیو ئێستا چەندەکە؟ ئێستاوەڵە 44 و 45 ئەی کڕن ئەوە نەگۆ لێم ئێستا دوو وەرەقەی لە زەرەرە یان ئێستا تقریبا دانای سێ گڵاونی و 35 گڵا زەرەر ئێستا چەند گەڵاکە؟ ئێستا چەندەکات؟ 45 کەواتە چەند گەڵا لە زەرەرە؟ 35 گڵا زەرەر بۆ خۆ بە چەند کردوتە؟ 48 نیو ئێستا بە ئێستا بە 45 ئەی کڕن ئەها بەبەستەوەی زۆر پارچەت کڕیوە چەند پارچەش کڕیوە؟ دە قاڵم دە قاڵب کڕیوە؟ وەڵا یەک قاڵب کڕیوە دە قاڵ چاوەڕێیەکەی نرخەکە بەرزبێتەوە؟ وڵا نایفرشم جەکە لە زەرەرام بۆی فرشم یا چێتە خوارەوە یا چێتە سەرەوە بە مایەکەی خۆی بفرش برازی پێشتر میشت کردووە؟ ناوەڵا باشە ئاوا خەڵکە شارزایشی نەبێ میشانە بکەن؟ نەوەڵا ئێستا ئەوەیەکی بۆ من تێکم پەشیمانیت؟ ئاراوەڵا کێ بوو هانی دایکە ئەمیشە وەڵی خۆم ئیشم نەبووتم بەشکم بخوای شتێکم دەست پێ بۆ فرۆشیان شت بۆ فرۆشیان پارە بۆ نەفرۆش دەڵا بەس پارەی خۆم لە ماڵا بووتم ئەوە باشترە نەمزانی وای دێ پێشتر ئیشی وات کردووە لە ناوەڵا هەر هیچ لەو شتانە نەکردووە مەشکم دەوڵەمەند مەشکم شتێکم دەستکەی باش نییە کە بەڕاستی حکومەت ڕێگیری بکات لەوەی کە خەڵکە میشە بکات بۆەوەی ئاوتوشی بزەرن چۆن چارەسەر کرێەوە هەمووی فەقیژارە هیچ معاشێکی نیەوەی لەگە شتێکی دەستکەی نازانێ دایانێت و تاڵ داواکاری چییە لە خەڵک کە شارزاییان لە بەبژاینە بابەتان داواکاریم ئەوەیە خەڵک کە نازانێت نێت چ نای ئیشەکەەوە ئسام نەمزانین چوومە ئیشەکەەوە لە زەرەرا کە ئیش نەبێ ئسام بیچی کڕم بێتە بازاری شۆ بازاری بکرێتەوە هەر لە منی ناکڕنەوە بە سعری کەم لێ مەکڕەوە نایفرۆشمەوە نایفرۆشمە هەتا نەچێتەوە یا ئەچێتە خواری خوارەوە یا بە سعری خۆی فرۆشمەوتەوە ڕۆژی جمعە تەمان بازار سعات 12 شەو 2 شەو داخرێ ترەمپ هاچی کە لێرانە لەبەرەوە دۆلارەکەی و بەقەوت بێ هات وتی کۆمپانیاکان وتی بێنەوە گشتان زی و زێڕەکەتان بفرۆشن بە دۆلار بەخەوت بێ ئیستا لە بەیانیوە بازار ڕەکرێتەوە ئەو زی و زێڕە ئەڕوات بەس بە پێی تەمەن من مردی ئێوە زن و هەتا 2035 یەک ئۆنسەی زێر ئەچێتە 27,000 یەک ئۆنسەی زیوش ئەچێتە 500 ئۆنسەکەی 500ەکە چەندەگە 160 وەرەقەکە فی 32 چواردەیەکەی ئۆنسە زیوەگاز فی 31.9یەکەی 27,000 لێدا 1 کیلوێچێتە 95 دەفتەر و کەسری جایترە و خەڵکە فەقیرە سە لێرانە زەرەرەکەن زەرەرەدەن لە خۆیان من خەفەتە خۆم کڕیویانە نەیفرۆشنەوە من داوا لە هەر چوار پارچەی کورسانەکەم ئەوەی کە زیوی هەیە کە زێڕی هەیە نەیفرۆشە کە فرۆشتی شیوە دایە $100 خێر تەلەفۆنگا بۆ شوێنەتر لە $100 کەمتر بیسێنێ ئاوە مەعمەلەی پێ بکات ئەینا ئەم دۆلار و دینارە ئەوەی قاقەزە باوی نامێنێ قاقەز هیچت بۆ ناکات بەخوا فەردەی ئاردیش بۆ ناکات دا من ئێستا جناب دڵی کەسێک کە شارزایی نەبوونێتە نام بازارەوە نازانێ هەیە فەقیرە نازانێ من وەکو خۆم زی و سندەیە بە 47 وەرەقە و $40 بە 47 و 80 1 کیلۆشی بە زەرەر نادەم دڵمەت ئینیشمە قانجاز باشی لەکەم ئیشەڵا خەڵکیش نەیفرۆشێت کە فرۆشتی بە وەرەقەیە کەمتر بیسێنێتەوە هەر با مایە زی و مایە زێڕ بن وایە ئەم هەڵبەز و دابەزە ئەمە خەڵک فەقیرە تێ لێرانە سەرەکەی سەوزە فرۆشە و قوربەسەری پارەی پیا کردە پێم ناخۆشە ئاوا لێرانە زەرەرەکەن بە کەس تۆمەی فرۆشە؟ ئەرە وەڵڵا من ئەوە 2 مانگە تەمبێ خەڵکەکەم
جناب لە بازاری دۆلارەکەی شقی بە دراویشیان بەستە نابم کەرستانە من بە تمەن ئیشم کرد لە تمەن زەرەر زۆرم کرد ئەوەی کە ئەو پیاوە ڕاستی ودی بی دۆزیتی شۆ زەرەرەکەی تێگەی بەخوا 140 دەفتەرم لێ هاتیانە لە تمەن هەرە بەخوا بەس ئەمە وانی ئەم زێڕوزیوە وانی ئەمە چونکم لە قورئان باسێکات هەر کەسێ بیسێنێ خۆی بۆی بسڵمان ئەڵێ ئەو زکرە بەستە بۆ خۆ زکر بکە بەستە بەس کە من داوا لە خەڵکەکەم هەر چوار پارچەی کوردستان قەت پارە لە ماڵ دامەنێن خاستەن دۆلار ئەو دۆلارە بەرامبەر دینار عێراقیە 200,000 تێگەی بەس دینارەکەش هیچ ناکات ئێستا من وەکو خۆم گشتێکم سندە لە ماڵ دامنا یاخوا هیچ نەبێت بەس کە بوو ئەزانم پارەکەی شتی پێ ناسەنە گشتێکم لە ماڵ داناوە وەڵای من زیوم کڕێوە هەلحەمدا ئیسفادەم کردووە و کابراوتی بازار ئازادە هەموو کەسێ ڕووی تێکا هەیە ئیسفادەیەکە هەیە زەرەرەکە تە بە ڕۆژە بەکاتە بە دەقەیە هەموو دەقەیەک جیاوازیە فەرقەکە لە بەرز و نزمە فەرقەکە بەپی تەجروبەی خۆزانی کاتی کڕی نێوانت کڕیەوە شارزایت هەیە پێشتر ئیش لە بارەکە و پێشەری شتیان نەکردووە کویش بەڵامێتر تازاتونتەم بازارە میشەکەین جاری وای ئیسفادەیەکەی جاری وایە زەرەکەی ترخۆ تۆ بزانانی هەموو جارە هەر ئیسفادەیە هەر هەوڵی بۆی بە تۆ نازانانی خێر و زەرەریش بەدەست خۆی گەورەیە جاری وایە خێرە هەر وایە زەرەرە پێشنیار چێ بۆ کەسانی کە شارزاییان نێوێنە ناو ئیشەکەەوە ئەوەی شارەزایی نییە من ئەڵێم هیچی زیو نەکا بەڕاستیشی زیو زەرێکی زۆری هەیە لە دواییەوە هەیە بەڕاستی خانی فرۆشووە سارێ فرۆشووە ناوماڵی فرۆشوە ئێستا حالیان دوو نەفەراتم موبایلی گیرفانی خۆیان فرۆشوە یانە بە زیو ینی بەڕاستی زێری زۆرە ینی ئەگەر پارێکی باش و پێ نەبێ کونا هەمیشە بکەیت کە زێری زۆرە ئیسفادە شتیاکەی بەڵامترە بێ لە کات و ساتێ نازان جاری وایە ئیسفادەیەکەی جاری وایە هەر زەر هەمان شەوە کەس نازانێت چۆن نیە چاوەڕێکی تۆ زەبەرز بێت و بیبەشینانێت و چۆنە بڕیارەداکەبی وەڵایی خۆی لە ڕاستیە ئیشەکەمان ئەمە نییە باشە ئەو کەسانەشی کە ئەمڕۆ دوێنێکە زەرریان کردو ئەو کەسانن کە ئیشیان کڕینی ئاڵتون و زی و دۆلار نییە بۆیە منیش لە ڕاستی ئیشەکەمان ئەمە نییە بەمڕۆ 4 ڕۆژە گەڕیمە بەڵام ئێستا لە زەرەرایە تقریبان بای 65 وەرەقە 25 وەرەقەیەک لە زەرەرە 20 وەرەقە لە زەرەرایە چاوەڕێک بەرز بێتەوە وەڵی ئەوە بازاڕەکەی تر یاریەکە دا ئاپۆزیێ بەرزە بێتەوانی و بەو شێوازێ بەڵام خۆی کێشە گەورەکە ئەوەیە کە ئێمە فێر ببین ئیشێکە ئیشی ئێمە نییە دەستی بۆ نەبین ئەمە زۆر مهمە چونکە ئاڵتونچەکان لە زەرەرانین ئەو کەسی کە ئیشی زیوە لە زەرەرانیە ئەو کەسی کە دوکانی حواڵەیە و ئیشی دۆلارەکە لە زەرەرانیە ئەو کەسانە زەرەر ئەەکەن کە بەدەر لەوەی کە ئیشیان ئەم ئیشە نییە هاتون کردویان و دەستیان بۆ بردووە جەناب لەمەوەی ڕابرداڵی ئەمیشەم نەکردووە یەکەم جارە حەقیەوە نیە بەڕاستی کەسێک کە شارزابوو بێت وە هەڵنەرەکانی ئەوەی کە خێرە بەردەمی نەبێتە دافعێ بۆی کە پێتام هەڵەیە زۆر مهمە کەسێکە ئیشەکەی ئەمە نەبوو نیکە نەکەر ئەمیشە ئیشی تریش یعنی ئیشەکانی تریش بە هەموو شێوازەکانی مهمە ئیشێک کە هی تۆ نییە کەنار ڕانە هاتووی لەسەری دەستی بۆ نەبێت بەڕاستی خەڵکانێکە ساق تەکسیە چۆ تەکسێکی فرۆشتواتۆ لێرە زیوی کڕیوە لیرەی کڕیوە چوە تمەنی کڕیوە خەڵکی ئیشی خان و زەویەکە چووە خانی فرۆشتواتۆ لێرە ئاڵتونی کڕیوە زیوی کڕیوە ئێستا لە زەرەرە دەفتەر 15 دەفتەر 5 دەفتەر ینی بۆچی تۆ ئیشەکە و ئەوە نییە ئەمە بۆ چیەکەی لە پێناوی چییە ئەوە بۆیە ئەو کەسانی ئەمڕۆ کە زەرەرەکەن لەم بازاڕەیە ئەو کەسانن کە ئیشی سەرەکییان ئەم ئیشە نییە بۆیە زۆر مهمە لی تێ بگەن بە هەموو ژیانیان تەداخولی ئیشە نەکەن کە ئیشی ئەوان نییە جنابەت کازا و کڕیوەیان با بڵێن زی و کڕویان ئاڵتونن من لیرەم کڕیوە بەڵێ لیرە زەرەر کەمەکایان وەڵا هەر ئەی کات دەویشێکات لەم کاتەیەوەتانێ هاوارەکات کەس نایکڕێت چونکە بازاڕەکە یاریەکە کەس نایکڕێت کەس نایاری بیکڕێت ئەوەشی کەیکڕێت پێ بەجەرکی خۆیانی ئەوەشی کەی فرۆشێت ئەڵە باز زیاتر زەرەر نەکەم بیفرۆشن ئاڵتون و زی و نرخیان زۆر گران بوو خەڵک ڕووی لە کڕینی مس کردووە تا بەشێک هەر بەڕاستی پەندی وەرنەگرتووەکو دەڵێت ڕویان لە کڕینی مس کردووە مە مسی رووسیا با 6 دلار کڕیوێتی خاوەنەکەی لە کاتێکدا لە بۆرسا بە 13 دلار و 15 دلار
ئێستا لە بۆرسا بە 13 دلار و 15 دلار بەڵام لە بازاری ڕۆژدا لە سلێمانی بە 6 دلار فرۆشەیە لە ماوەی پێشودا چەند ڕۆژی ڕابردوودا بە 30 دلار بوو. ئیتر ئەمەش وەکو تر قمارێکی ترەیە یان نسیبێکی ترە کە ئیتر چاوەڕێکری ئایا بەرز دەبێت و یان نزمە بێتەوە کە بەشێک لە وڵاتیان ڕویان لە مسیش کردووە نەک تەنها زێڕوزی و کازاکان. تا بەرنامە بۆ یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خوددایەتان دەسپێنم کە سپارێزایان ناکەم.